بە ناوی خوای گەورە و میهرەبان، دایکان و باوکانی خۆشەویست، لە قوتابخانەی کلێڤەر 4 بەردەوامین لە ناونووسینی قوتابیان. پێم خۆش بوو لە خزمەتتانە چەند ڕوونکردنەوەیەک بدەم دەربارەی ناونووسینی قوتابیان، بە تایبەت قوتابیانی پۆلی یەکەمی بنەڕەتی. دیارە لە قوتابخانەکەمان کلێڤەر 4 خوێندن بە زمانی ئینگلیزیە. زمانی ئینگلیزی وانەی ئینگلیزی کە پرۆگرامێش تایبەتمان هەیە بە موافقەی وەزارەی تەربیە. جگە لەوەش وانەی بیرکاری و وانەی زانستیش بە ئینگلیزی دەخوێندرێت و وانەی کوردی لەگەڵ وانەی ئاینمان هەیە کە ئەوانە بە کوردی دەخوێندرێ و گرنگی زۆری پێدەدرێت. جگە لە وانانەش وانەیەش تایبەتمان هەیە بە ناوی ئاداب، گرنگی زۆر دەدەن بەم وانەیەش کە وانەیەکی پراکتیکیە زیاتر کرداریە قوتابی فێر دەکرێت چۆن تەعامل لەگەڵ ماڵەوە، لەگەڵ دایک و باوک، لەگەڵ قوتابخانە، لەگەڵ مامۆستاکان، لەگەڵ خوێندن بکات. بەدەر لەوە ژوانەیەشترمان هەیە بە ناوی تەندروستی. ئەمەش ڕاهێنان بە قوتابیان دەکرێت کە چۆن سوود لە دەوروبەر و لە خواردن لە ژینگە ببینێت بۆی بتوانین قوتابی فێر بکەین ئەو خواردنانەی کە تەندروستن زیاتر ئەوانە بخوا و ئەوانەی ناتەندروستن لێیان دوورکەوێتەوە. جا هیوادارین بتوانین سوودێک بە قوتابیانی ئێوە بگەێنی بۆیە دەتوانن لەم ڕۆکەوەڕا ناونووسینی قوتابیان بکەن، چونکە ناونووسینیش وەکو وەزارەی پەروەردە ئیعلانی کردووە، کاتەکەی دیاری کراوە. سپاس بۆ هەموو لایەکتان.